بەڕێزێکی تر پرسیاری ئەوە کە دەڵێ ڤیتامین دی تا چەند ساڵ بدرێ بە مناڵەکەم 3 مانگە شەو ڕۆژێ 2 قەترێ دەدەمێ خراپ نییە بەڕێزم ڤیتامین دی پێدانی قەترەی ڤیتامین دی بۆ مناڵ بە هیچ شێوەیە خراپ نییە بگرێ زۆر یارمەتی دەرە بۆ پتەوکردنی ئێسک و بۆ پێگرتن و داندەرهاتن و جەستەیەکی بەهێز بۆ منداڵەکە لە داهاتوودا طبعاً پێدانی چەند قەترە لە ڕۆژەکە بە پێی شەریکەکە گۆڕێت شەریکە هەیە 2 قەترێ هەیە 4 قەترەیە ئەوە دکتۆرەکە و سەیدەلەکە بۆ دیاریەکەن بۆ بە هیچ شێوەیەکش خراپ نییە. بینە سەر پرسیارێکی تر ئەڵێ منداڵەکەم شیری خۆم ناخوات چی بکەم؟ بەڕێزم مناڵەکە شیری خۆت ناخوا بێ بزانین هۆکار چییە؟ ئەمە دیسانە باشترە پزیشکی منداڵان ببینێ بزانێت لە سەرەتاوە کە منداڵەکە لەدایک بووە چۆنی دەستی کردەوە بە شیر پێدانی چۆن شیر پێدەی ئایا شیری خۆت کەمە کەم نییە منداڵەکە تێری پێخوایە تێری پێ ناخوا باشترە ڕێنمایی بکرێت لایەن پزیشکێکی پسپۆڕەوە.